دەرەنجامی ڕیفراندۆم تەنها سوپا و دەسەڵاتی کاریگەڕی حکوومەتی ناوەندی نەگەڕاندەوە بۆ ناوچە جێناکۆکەکان بەڵکو جارێکی تر پرۆسەی تەعریبیشی تۆخ کردەوە. ئەوە تا بە نووسراوی ڕسمی ژووری ئۆپراسیۆنەکانی دیجلەی سەر بە سوپای عێراق لە ڕێگەی پۆلیسی دیالەوە داوای گەڕانەوەی ئەرز و ئاوی بەشێک لە گوندەکانی سنووری ناحەکانی جەلەولا و جەبارە و قەرەتەپە دەکات بۆ ئەو خێزانە عەرەبە هاوردانەی کە لە ساڵی 2003ەوە لە ناوچەکە نەماون و پێشتر ڕژێمی بەعەس لە چوارچێوەی پرۆسەی تەعریبدا لە ناوچەکە جێگیری کردبوون. قەرارەکان هەیە لە محکەمەکانە مشکلەکانمان لە محکەمەی نزاعاتی مولکی پێڵێن ئەو محکەمەیە خەڵکانی هەیە لە بەعقوبەوە ئەوانەی مستەفیدەکان کە هاتوونە تەعریبەکان ئەچنەوە لەو محکەمە شکاتەکەن کە بێنەوە بۆ سەر زەویزارەکانیان. عەرەبی منتیقەی جەلەولا و ئیتر بەعام و عەرەبانەی کە پیانەڵێن عەرەبی وافد یاخودە و عەرەبانە کە کاتی خۆی بە تەعریب هاتوونە ناوچەکانی ئێمەیان پێداون لە دوای ساڵی 1975 کە ئێستا زیاتر تەشەدودیان لەوە کردو تەبلیغی خەڵکگاکەن ئەیانەوێت دیسانەوە ئەرزەکان و خانوەکان و منتیقەکە ببەنەوە دووبارە تەعریبی بکەنەوە. شۆفێنەکان خەریکن تەعدامان لێ بکەن ئێمەش تاقەتمان نییە یەکجایتر پیاو بکو کەس ناکوژینیمە و خەریکن تەعدا لە لیمانکەن تکایە یەک عیشێک بۆمان بکەن یعنی بگەنە هاوانمانەوە. ماوەیە کە عەرەبە شۆڤینەکانی تەعریب جموجۆڵیان کردووە ئەیانەوێ بێنە سەر زەویزاری کوردەکان بە ناوی کادی عملیاتی دژلە و دیالە کتابێکیان دەرکردو ئەم عەرەبانە تەعریبانە هەمویان تەعویزیان وەرگردووە ئێستا ئەیانەوێ بە ناو حکومەت عێراقیەوە تعدا لە کوردەکان بکەن و زەویزار کوردەکان بن ئەم زەویزارانە هەمووی موڵکی کوردە هەمووی بە ناوی کوێخای دیەکان و خەڵکی دیەکانە. دەرچوونی بڕیاری گەڕانەوەی زەوی و ئاوی ئەو گوندانە بۆ عەرەبی هاوردەی سەردەمی ڕژەمی بەعەس نزیکەی 15 گوندی سنوورەکە دەگرێتەوە. گوندنشینانی کوردی ئەو ناوچانش دژی بڕیارەکەن و داوایان لە قایمقامی خانەقین کرد نەچێتە ژێرباری جێبەجێکردنی ئەو فەرمانەی ئۆپراسیۆنەکانی دیجلە. من وەکو قایمقام ئامادە نیم هیچ شتێکی دژ بەو خەڵکە تەنفیز بکەم و ئێمە ئەمڕۆ ئاگداری پارێزگای دیارمان کردووە و قیادەی عملیات دجلەمانیش کردوێتەوە و ڕۆژی چوارشەمەش کۆبوونیان لەگەڵاکەن بە وازحی پیان ئەڵێن. ئەو فەرمانەی ژووری ئۆپراسیۆنەکانی دیجلە لە پارێزگای دیالە پێشێلی بڕگە و خاڵەکانی مادەی 140 دەستوری هەمیشەی عێراقە چونکە ئەو خێزانە عەرەبانەی کە ڕژەمی بەعەس لە ناوچە کوردیەکانی پارێزگای دیالە لە ڕابردوودا نیشتەجێ کردوون قەرەبوو کراونەتەوە و خاک و ئاوەکەش مڵکی کوردە و لە ڕابردوودا بە زۆر بۆ عەرەبی هاوردە دابڕێنراوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.